يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە زنجیرە باسی وتارەکانی ڕابردوودا لە خزمەت فەرمودەیەکی زێڕینی پێغەمبەردا بووین صلی الله عليه وسلم کە ئاماژەی بە چوار بەڵاو نەهامەتی بۆ کۆمەلگا کرد، وەکو ئاستی تاک، وەکو خێزان، وەکو کۆمەلگا، وەکو میلەت بەیەکەوە. ئەگەر ئەم چوار شتە لە هەر شوێنێکە هەبن، لە نێوانی دوو کەسا، لە نێوانی دوو قەوما، لە نێوانی نەتەوەیەک بەیەکەوە هەڵی دەوەشێن و سەرچاوەی گرفت و کێشەکانی کۆمەلگان. فەرمووی لا تەباغەضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا. فەرمووی بوغز لە یەکتردا مەگرن، قین لە دڵ مەبن بەرامبەر بە یەکتر، دڵتان پاک بێ، حەسوودی بە یەکتر مەبن، پشت لە یەک مەکەن و لە یەکتریدا مەبڕێن. وتاری ژمعە ڕابردوو لەسەر وشەی وەلا تەقاتەعوا وەستاین، پارچە پارچە مەبن ئەی ئومەتەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پارچە پارچە مەبن، مەچن بۆ ئەو هۆکارانەی کە پارچە پارچەتان دەکا، هەوڵ بدەن لەسەر ئاستی کەسایەتیدا لە یەکتریدا مەبڕێن. سیلەی ڕەحم جێبەجێ بکەن، سیلەی ڕەحم بحەسەب العرف وبسبب الداعي للصلة. سیلەی ڕەحم و خزمایەتی بە پێی زەمان و زەمین دەگۆڕێ. بە پێی زەمان جاران کابرایەک سەردانی ماڵی براکەی دەکرد، ماڵی خوشکەکەی دەکرد، لە گوندێکەوە بۆ شاریان لە گەڕەچێک بۆڕگە ڕەشێکی ناوشار لە چوو شەوێک لەوێ دەمایەوە، دوو شەوی لێ دەبوو، هەبوو هەفتەیەک لەوێ دەمایەوە. ئێستا لە زەمەنی ئەم سەردەمەدا کە خەڵکی هەمووی ئۆتۆمبیلی خۆی پێ یان ڕۆژانە بەهۆی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە بەردەوام گوێ لێتی، ئەو هۆکارە نەماوە کە دەچی لەو بڕوادەم 10 دقە کافی بێ، نیو سەعات کافی بێ. واتە تۆ ناوێ بە هەمان پێودانگی قەدیم بڵێ سیلەی ڕەحم جێبەجێ دەکەم، ئەگەر چوومە ماڵی براکەم دەچم دوو شەوی لێ دەبم. ئەوە زیادەیە، ئەو کاتە بارگرانی دەبی، ئەو کاتە لە جیاتی خۆشەویستی لەوە چێخوانە خوا سەرق دروست بێ. بۆیە لە سیلەی ڕەحمیشە ئەبێت تەماشای زەمان کەین. زەمانی ئێستا لەگەڵ قەدیما فەرقی هەیە، بە 10 دقە بە نیو سەعاتی سیلەی ڕەحمەکە کافیە. هەروەها بەپێی زەمین سیلەی ڕەحم لە لادێکانە زۆرترە لە شارەکانە، لە شارەکانە لە گەڕەکە دەوڵەمەندەکانە کەمترە لە گەڕەکە هەژار نشینەکانە، لە ناو سیتیەکاندا کەمترینە. بۆیە کابرایەک لۆمەی ناکرێت کە لە گەڕەکێکە سیلەی ڕەحمی کەمترە لە گەڕەکێشکە، زەمینەکەی ئەوە هەڵدەگرێ. هەروەها هۆکاری سیلەی ڕەحمەکە چ هۆکارێک هەیە؟ ئینسان هەوڵ بدات لە دوو حاڵەتە سیلەی ڕەحم نەپسڕێنێ، لە شادیدا لە شیندا. لەم دوانەدا هەوڵ بدەیت خزمەکانت بەسەرکەیتەوە، ئەینا مانای وانییە گونەهباری و سیلەی ڕەحمت پسڕاندوو ئەگەر هەموو ڕۆژێ چاوت بە ماڵەکەی نەکەوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تەقاتەعوا، لە یەکتریدا مەبڕێن، پارچە پارچە مەبن. ئەو هۆکارانە مەگرنە بەر کە پارچە پارچەتان دەکا. وتاری جمعەی ڕابردوو عەرزی جەنابتانم کرد، چوار شت هەیە، هەم کۆمان دەکاتەوە، هەم ئەگە وریان نەبین لە یەکماندا دەبڕێ. یەکەم خاڵ وتمان دینە، ئاین ڕەحمەتی خوایە بۆ مرۆڤایەتی لەسەر زەویدا. ئەو دینی حەقا ئەگەر وەکو خوا چۆنی ناردووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنی گەیاندووە، ئاوا جێبەجێکەین، هەمومان کۆ دەکاتەوە، لە یەکماندا نابڕێ، پارچە پارچەمان ناکا. ئیسلامی حەق دینی خوای پەروەردگار لەگەڵ هەموو ئەوانەی کە نەیاریشن بە ئیسلام، موسڵمانیش نین، بەڕێزان بزانین چۆن خیتاب دەکا. بە کابرایەکی مەسیحی، بە کابرایەکی جوولەکە ناڵێت نەعلەتی خواتان لێبێ، پێیان دەڵێ یا ئەهل الکیتاب، ئەی ئەو کەسانی کە کتێبتان هەیە، ئەو پەڕی ڕێزلێنانە، یعنی ئەو کەسی کە خاوەنی کتێبی ئاسمانی کە خوا ڕێزی لێگرتووی، تۆ لای منی موسڵمان بە ڕێزی سوکاتیت پێ ناکەم. ئەوە زمانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ کابرایەکی مەسیحی، بۆ کابرایەکی جوولەکە، بۆ کابرایەکی خاوەن ئاینی غەیری ئیسلام پێی دەڵێ یا ئەهل الکیتاب. بۆ کابرایەکی یەزیدی، بۆ کابرایەکی کاکەی هەر ناوێک کە لە خۆی دەنێ کە کتێبێکی ئاسمانی دیاری کراوی نییە، پێی دەڵێ ئەهلی ذمە. چۆن لە ئەوروپاڵەن فڵان کەس ئیقامەی هەیە، فڵان کەس جنسی ئەوروپی هەیە، کەس مافی ئەوەی نییە مافی پێشێل بکە. ئەهلی ذمەش لە ئیسلامدا ئاوان هەموو ماف و حەقێکیان لای موسڵمانان پارێزراوە.
چۆن بۆ دنیا کرێکارێکی مسلمان ئیشت بۆ بکە حەقەکەی بخۆی و حرامە بە ئەولاترەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قیامەتا یەخەت دەگرێت لەسەوەی کابرایەکی یەزیدی کرێکاریت بۆ بکە و مافەکەی بخۆی کرێکەی نەدەیتێ دراوسێت بێ و مافی پێشێر پێی و نەزەری حرام لە خاو خێزانی بکەیت ئەوانە ئەهلی زیممەن ئەوانە زمانیان پێدراوە ئیسلامی ئێمە بەرامبەر بە کابرایە کە ملحیدێکە ئەسڵەن بڕۆی نەعوذ بالله بەنادەگرین بەخوا بەبوونی خواش نییە هەموو دینێک ڕەت دەکاتەوە بەویش ناڵێت جوێنی پێ بدە بەویش دەڵێ پێی بڵێ خوای من بە ڕەبی الناس ناسراوە تۆ ئینسانیان نەڵێ ئینسانم دەی مادەم ئینسانی خوای من خوای هەموو ئینسانیەتە بە مسلمان و بە کافرەوە تۆش گەشتێکی لە بەندەکانی خوا لەم بەنی بەشەری بەنی ئادەمی قورئان دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەها دین کۆمان دەکاتەوە تۆ کە مسلمان بووی وا لێدە نابی بە دوژمنی هیچ کەسێک لەوانەی کە غەیرە مسلمانن ئەمڕۆ بەداخەوە ئەوانەی کە مسلمانی توندڕەون لە مقابلی ئەواندا پیستر مەسیحی توندڕە و جوولەکەی توندڕە و ئەوانە دێن خەڵکی بە ناوی ئاینەوە لە یەکتری دەکەن بە دوژمن ئێستا لە دەیان سایتی جیهانیدا کابرایەک دێ بە ناوی مەسیحیەتەوە قسە بە ئیسلام و بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بە مسلمانان دەڵێ یەکێشکە بە ناوی جوولەکەیەتی و یەکێشکە بە ناوی ئیسلامەوە ڕەدی دەداتەوە واتە شەڕە ئاینە ئەمڕۆ لە جیهاندا بەتایبەت لە ڕێی تۆڕەکانی ڕاگەیاندن و فەیسبوک و ئەوانەوە ئەوە پێچەوانەی گەیاندنی دینە چونکە ئێمە کاتێک کە ئیسلامی ئێمە هات مەسیحەکان پشتیوانمان بوون وەرەقەی کوڕی نەوفەل وتی ئەی پێغەمبەری خوا ئەی محەممەد خۆزگە دەمام گەنج دەبووم پشتیوانیم لێ دەکردی دینی تۆ حەقە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوودی زۆری لە مەسیحیەکان وەرگرت پاشاکەیان نەجاشی کە دواتر مسلمان بوو پاشایەکی دادپەروەر بوو مسلمانەکان لە سایدا حەسانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ مشریکەکان سوودی لێ دەبینین کاتێ پەناگەیەکی نەمابوو لە مەککەدا مطعمی کوڕی عەدی بتەکان لە ماڵەوە بتپەرستی دەکرد پێغەمبەری خوای پەنادا پێغەمبەری خوش هەمیشە چاکە و پیاوەتی ئەو پیاوە مشریکەی لەبەر چاو بوو لەگەڵ هەموواندا دەژیا ئەمڕۆ ئەبێ مەسیحیەک قەشەیەکی مەسیحی شەرم کە گوێم بدە بە پێغەمبەری خۆیان ڕەخنەی لێ بگرێ لە سایتی خۆیەوە لە شوێنێکی خۆیەوە چونکە ئێمە مسلمانان وا فێرکراوین هیچ کات ناتوانین بڵێن عیسا ئەڵێن سەیدنا عیسا حەزرەتی عیسا ڕۆح الله ئەوا ناوی عیسا دێنین سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری ئولوالعەزم 25 جار ناوی عیسا لە قورئانە هاتووە سەلامی خوای لەسەر بێت 4 جار ناوی محەممەد هاتووە 25 جار ناوی پێغەمبەرەکەی تۆ هاتووە ئەی کابرای مەسیحی چۆن ڕەخنە لە ئیسلامی ئەمە دەیبێت شەرم بەدگرێ کابرایەکی جوولەکە چۆن قسە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ناوی ئاینەوە لە کاتێکە یەک لەسەر سێ قورئانەکەی ئێمە باسی سەیدنا موسا گەورەمان حەزەتی موسایە سەلامی خوای لەسەر بێ بەڵام ئەوانە کە بە ناوی ئاینەوە شەڕ دەکەن بەڕێزان جا ئیسلامی توندڕەو بن مەسیحی توندڕەو بن یەهودی توندڕەو بن بڕواتان بێ ئاینیان نییە ئەوانە هەموو سەر بە جیهاتی مخابراتین بۆ لێدانی ئاینەکان بە گشتی و ئیسلام بە تایبەتی کە خەڵکی بەوە مەشغوڵ دەکەن ئەنجا دینی ئێمە مسلمانانیش کۆ دەکاتەوە لە ناو یەکترا ئەگەر چی خلافیشمان هەبێ یەکێک لەوانەیە لە بەڕێستان بپرسێ باشە بۆ مسلمانان هەموو کۆک نین جاری وایە لەسەر شتە بچووکەکان یەکێڵە دەستنوێژ لە خێزانت دەشکێ یەکێڵە ئەبوو حەنیفە دەڵێ ناشکێ بەڕێزان ئەو خلافانە بەڵگەن لەسەر کرانەوەی عەقڵی خەڵکی مسلمان دینی ئێمە عەقڵی دۆگما نەکردوین چەق بەستووی نەکردوین قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر دەستماندایە عەقڵی ئینسانی کردوتەوە زاناکان هەر یەکە بیری خۆی خستۆتە کار و لەم دوکانیە سازگارە شتیان وەرگرتووە ئێمە دینێکین عەقڵەکەمان دانەخراوە عەقڵێکی کراوەمان هەیە بۆیە خلافیشمان لە بەینا ڕوودەدا بەڵام هەرگیز زانایانی ئیسلام سوکایەتیان بە یەک نەکردووە ئێستا دەبینی دوو مەلا ڕقیان لە یەکە ئەهلی دوو مزگەوت ڕقیان لە یەکە ئەو تەوەجوهە ڕقیلەوە لەناو ئەهلی حەقی ئیسلامدا ئەوانە نەبوو ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل زاتێکە وەکو ئیمامی شافعی سەرمەسەبە پیاوێک هەبوو ئەبوو کوڕەیب محەممەدی کوڕی عەلای هەمەدانیان پێدەگوت زانایەکی گەورەیە لە ئیسلامدا بەڵام ئیمامی ئەحمەدی خۆش نەدەویست نەقدی دەکرد زۆر جار لەسەری نووسی بوو یعنی شتەکانی ڕەت دەکردەوە بە زانایەکی گەورەی نەدەناسان ڕۆژێ هەندێک تەلەبە و ئەهلی علم و فەقێ دەچنە خزمەت ئیمامی ئەحمەد دەفەرمێ لە کوێوە هاتوون دەڵێن لای محەممەدی کوڕی عەلای هەمەدانیەوە هاتوین دەفەرمێ ئەویش فەرمووی اکتبوا عنه فإنه شيخ صالح شتەکانی بنووسنەوە قسەکانی وەرگرن کتێبەکانی بخوێننەوە زۆر پیاوێکی بەڕێز و چاکە وتیان قوربان ئاخر خۆ زۆر زەممی تۆی کردووە لە زۆر شوێنە فەرمووی ڕاستە زەممی منی کردووە بەڵام پیاوێکی بەڕێز و چاکە ڕەم بێ ئەو وا لە من حاڵی بوو بێ ڕەم بێ وا لە من تێگەیشت بێ ڕەم بێ مافی ڕەخنەگرتنی هەیە لە من
بەڵام ئەو مانای وانێ زانستەکەی ڕەتکەینەوە سەیری ئەم وجدانە زانایان ئابوون بەرامبەر یەکتر پیاوێکی وەکو ئیمامی زەهەبی لە سیەر و ئەعلام النوبەلا لە مجەلەدی 18/201 کە باسی محەممەدی کوڕی حەزمی ظاهری دەکا کە دانەری کتێبی محەلایە واتە بڕای هیچ بە مەزاهیب نییە هەر بە حەدیث ئیش دەکا ئەم زاتە گەورە کە باسی دەکات دەڵێ وەلیە مەیل إلى ابن حەزم لمحەبەته في الحەدیث بەڕاستی من زۆر مەیلم هەیە بەلای ئیبن حەزمی ظاهریەوە چونکە زۆر حەدیثی صحیحی خۆش دەوێت لەبەرەوەی هەلی حەدیثە لەبەرەوەی زۆر شارەزای بە علومی حەدیث زۆرم خۆش دەوێت وإن كنت لا أوافقه في كثير مما يقول هەرچەندە لەگەڵ زۆربەی قسەکانیدا هاوڕا نیم وأقطع بخطئه في غير ما مسألة لزور مسألة دا دڵنیام کە هەڵەشی کردووە لە کتێبەکەیانەی پێکاوە ولكني لا أكفره ولا أضلله ندلم كافرا ندلم قمرايا وأخضع لفرة ذكائه وسعة علومه براستي الرئيس دقرم لو همو زيلة شيء لو همو زانستي كبيتي زاناني إسلام كسيري يشيان كردو برزان أو سيري يشيان كردو أو چونك لديني خوا حاليبون شيخ الإسلام ابن تيمية لمنهاج السنة النبوية لمجلد دولا برسي صوت شلودو دا فرميه ئەبێ ئەهلی ئیسلام وا تێبگەن ئەگە کابرایەکی یەهودی جوولەکە کابرایەکی نەسڕانی مەسیحی کابرایەکی مولحید قسەیەکی کرد کتێبێکی دانا شعرێکی نووسی مەقالەیەکی بڵاو کردەوە نابێ سەیری کەی مادەمی فڵان کەسە هەلمەی خوێنەوە ئەڵێ نە سەیری کە ئەوەی جوان بوو لێی وەرگرە ئەوەی بەتاڵبوڕەتیکەوە ئێمە چەند جار شعری کەسانی دەخوێنەوە هەر موسڵمانیش نین ئەو ئیسلامەیە فێرمان دەکا لەگەڵ هەموو کەسا هەڵدەکەین لەگەڵ هەموو کەسا دەژین بۆیە دینداری ڕاستەقینە بەڕێزان ئەو کەسانەی کە دینداری ڕاستەقینەن و چاک لە ئیسلام حاڵی بوون نەک کەسێکی وشک و دابڕاو نین ڕقیان لە هەموو کەس نییە بەڵکو کەسانێکی زۆر کراوە و گونجاون مسلمانی ژیر و عاقڵ کە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حاڵی بوو بێ و لە قورئان حاڵی بوو بێ ئینسانێکی کراوەیە لەگەڵ هەموو کەسا کراوەتەوە چونکە پێغەمبەرەکەی وا بوو پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم دەستچۆ ماڵی جوولەکەنانی دەخوارد لە صحیحی مسلمە هاتووە کابرایەکی فارس زەردەشتی بوو دراوسەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم پێغەمبەر چۆ ماڵەکەی و دعوەتی پێغەمبەری کرد پێغەمبەر چوو نانەکەی خوارد و ستایشی کرد و خاتو عایشەشی لەگەڵ خۆیان برد ئەمڕۆ وەرە بەداخەوە کەسانێکی ناحاڵی لە ئیسلام وەرە مەلایەک ببینن بچێتە ماڵی کابرایەکی مەسیحی بچێتە ماڵی کابرایەکی زەردەشتی نان بخوا ئەوەن بەو خوا لەوە چە کڕی بێتی خۆی پێفرۆشت بێ چۆن لەگەڵا ڕسمی گرتووە زانایشی ئیسلام بانخوازێک ژنێکی مەسیحی بێنێ ئەو هەر مەسیحی بێ هەر هەموو عالم پێی عەجیبە کەچی پێغەمبەری خوا ژنی جوولەکەی هەبوو ژنی مەسیحیشی هەبوو پێغەمبەری خوش بووە ڕێزی لە تەواوی بنەماڵەکانیشیان گرتووە ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سکرتێرە تایبەتیەکەی کوڕێکی جوولەکە بووە گەنجێک بووە ئەمڕۆ مامۆستایەکی ئاینی سەیاقەکەی کە ساری بۆ لە ڕێز جوولەکەیەک بێت خوا خەڵک چی پێ دەڵێن هەر دین حاڵی بوون وەکو خۆی دەتکا بە ئینسانێکی کراوە بە ئینسانێکی گونجاو لەگەڵ هەموو کەسا دەگونجێی بەردی خڕی ناو کۆمەلگا نابی بەڵام هەموو ئەوانەی کرچ و کاڵ لە دین حاڵی بوون کرچ و کاڵ بیرتەسک بیر دەکەنەوە خۆیان بە موسڵمانی عارە 24 دەزانن بەڵام ناچنەوە سەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینی ئینسانانێکی گۆشەگیر وشک و برنگ سەلام لە هەموو کەس ناکەن بەس خۆی پێڕاستە کتێبی من نەبێ ئەوەی کێک هەمووی فڕێدا گوێ لە فڵان کەس مەگرە مەچۆ فڵان مزگەوت هەر 1001 ناو ناتۆرە بەس بۆ مسلمانان دەدۆزێتەوە ئەمجا ڕقی لە هەموو خەڵکیشە سەیریکە ئەوە ئیسلامێکی کرچ و کاڵە ئەوە ئەو دینەیە کە کۆمان ناکاتەوە ئەو دینەیە کە لە یەکماندا دەبڕێ کەواتە بەڕێزان خاڵی یەکەم ئاینە ئاینیان کۆمەلگا هەمووی کۆ دەکاتەوە دەمانکا بە هاوتەبا و هاونیشتیمانی ئەگەر هاودینیش نەبین یان لە یەکماندا دەبڕێ بۆیە لە وەرگرتنی ئایندا بە تایبەت گەنجانی بەڕێز ئەبێ زۆر وریابی مسلمانی بە حەق ئەو مسلمانەیە ئینسانێکی زۆر کراوە و ڕۆشنبیر ئینسانێکی زۆر گونجاو لەگەڵ هەموو کەسا زۆر دڵپاک و ڕووخۆش و دەمبەخەندە زۆر دەستی هاوکاری بۆ هەموو ئەوانەشەیە کە مسلمانین و لەسەر ئاینی ئیسلامیش نین خاڵی دووەم ماڵ و سامان ماڵ و سامانیان کۆمان دەکاتەوە یان لە یەکماندا دەبڕێ بە سەدەقە و بە خێر و بە زەکات و بە هاوکاری یەکترمان خۆش دەوێت ها کۆمان دەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تەهادو تەحابو کابرایەک زانیت مەیلی لەگەڵ تا ساردە هەدیەیەکی بۆ بەرخۆشی دەوی ماڵ کۆمان دەکاتەوە ماڵ و سەرۆت و سامانێک کاتێک کە پیاوێک
کۆچی دوایی دەکا بە شەرعی خوا ماڕەڵقیدا بەشکرا برا غەدری لە خوشک نەکرد برا غەدری لە برا نەکرد هەموو حەقی خۆیان وەرگرت سەیەکە یەکتریان خۆش دەوێت ئەو ماڵە بوو بە ماڵی ڕەحمەت بەڵام هەر لەسەر ماڵی دنیاشە ئەمڕۆ بەڕێزان دەبینین خۆشەویستانم چەند برا دەنجی لەگەڵ براکەی نییە چەند خوشک براکەی دەبوغزێنێ چەند خزم ڕقی لە خزمە کورە چەند حیزب ڕقی بۆ ئەم حیزبانەکە ڕقیان لێکە لەسەر پارە و پوڵ و نەوت نییە خۆ پێ دوایە لەسەر چاوی کاڵی من و تۆیە ئەو هەر لەسەر ماڵە لەسەر پارەیەکە ڕقیان لە یەکترەوە شەڕی پارە و کورسیە هەموو ئەمانە لەسەر ماڵی دنیا دەبێ بەڕێزان سەیدەکەی کابرایەک دەمرێ میراتەکەی بە عەدالەت دابەش ناکرێ لەسەر ماڵی دنیا لەسەر ئەو پارەیە کە چڵکە کە دەبوو پاکمان کاتەوە کەچی پیسمان دەکات لەسەر ماڵ وریان نەبی ماڵیش یان کۆت دەکاتەوە کاسەی پڕ ئاشتی ماڵە ماڵێکی پڕ و تێر و تەواو ژن و پیا و تەبا دەکات چەند کەسیش ژن و مێردی خۆشەویست بەهۆی هەژاریەوە بەداخەوە لە یەکدا دەبڕێن ماڵیان کۆمان دەکاتەوە یان لە یەکماندا دەبڕێ هۆکاری دووەمە ئەبێ وریابین ژیرانە تەعاملی لەگەڵا بکەین سێمیان سیاسەتە بەڕێزان سیاسەت بۆ چاکردنی ژیانی خەڵکە خۆی سیاسەت وشەیەک نییە پیس بێ ئەبێ سیاسەت هەر هەبێ سیاسەت چییە کۆکردنەوەی کۆمەڵە خەڵکێکە لە دەوری پەیڕە و پرۆگرامێک بۆ ئامانجێکی دیاریکراو بۆ خزمەتکردن بە گەل و نیشتیمان و شتێکی جوانیان پێ بێ خۆی شتێکی باشە یعنی سیاست کۆمەڵە خەڵکێکی بەلانی کەمەوە لە دەوریە کۆ کردوێتەوە کە یەکتریان خۆش دەوێت ئامانجێکی هاوبەشیان هەیە پرۆژەیەکی جوانیان پێیە بۆ خزمەتکردنی وڵات و نیشتیمان و دین و ژینی خۆیان بەڵام ئەمڕۆ سیاسەتی سەقەت نەک خەڵکی کۆ نەکردوێتەوە بە پێچەوانەوە خەڵکیشی لە یەکدا بڕاوە و پارچە پارچەی کردوون لە یەک حیزبدا سەیر دەکەی ئەندامان یەک حیزب یەکتریان خۆش ناوێ هەمومان ئەو ڕاستیە نازانین چەند باڵ لە ناو یەک حیزبا هەیە هیچیان دانی خێر بە یەکترا نانێن هەموو پاشقول لە یەکتر دەگرن لە یەک کۆنگرەدانی هەوڵی یەکتر شکاندن نەدەن کەواتە سیاسەت و حیزبایەتی نەک خەڵکی کۆ ناکاتەوە ئەمڕۆ بە پێچەوانەوە خەڵکی لە یەکدا دەبڕێ کابرا هەواڵ و هاوڕێی 40 ساڵی یەکترن ئەیانە 40 ساڵە لە حیزبێکا خەباتکار بوون ئێستا کتێب لەسەر تەخوینی یەکتر دادنێن لە هاو خەباتیەوە دەکەنە تەخوینی یەکتر چۆن بزانێ یەکتری ڕیسوا دەکەن چۆن مەلەفی ڕابردوو یەکتر هەڵدەدەنەوە لە کاتێکا 40 ساڵە هەواڵی بووە 40 ساڵە هاوڕێی بووە سەیەکە خەڵکە دیندارەکە ژوایە چەند ساڵ ئیمام و پێشنوێژی بووە هەر لە حیزبەکەی ئەویدا بۆ ڕێ هەزار بوختانی بۆ دروست دەکات ئەو زەڵە فڵان کەس هەر نەمناسیەوە هەر بە کەڵک نایە ئەی چەند ساڵ تۆ ئەڵڵاهو ئەکبەرت بەدوایە دەگوت ها حیزبایەتی چۆن مسلمانانیش لە یەکدا دەبڕێ خەڵکی لادینیش لە یەکدا دەبڕێ کوردەکە بە چەند پارچەوە بۆیە سیاسیەکانی دنیا ئەوانەی گەورە سیاسەت مەداری دنیان هەمیشە شیعاریان فەرق تەسود پەرد کەوزاڵ بە میلەتێک بکە بە چەند پارچەوە ئەمجا بە ئارەزوی خۆ دیاری پێ بکە میلەتی یەکگرت و یەک پارچە دوژمن زەفەری پێ نایەنێ بۆیە هەمیشە دوژمنان دێن میلەتان پارچە پارچە دەکەن کە پێغەمبەر فەرمووی لا تەقاتع و پارچە پارچە مەبن بۆی دوژمن بەسەرتان ئاساڵ نەبێ ئێمە وەکو میلەتی کورد من بەواقیعا قسە دەکەم ئێمە لە ڕۆژا قسە دەکەین ئەمە کێشەی من و تۆ مناڵەکانی داهاتووشمانە ئەوە مێژووی 100 ساڵی ڕابردووشمان و پێشتریش هەروە دەڵێ پێمان دەڵێ ئێمەی کورد لە جەنگا هەرگیز نادۆڕین لە جەنگا قارەمانترینی جەنگاوەر و پێشمەرگەمان هەیە بەڵام بەداخەوە لە سیاسەتا دایمە لە دواوین لە سیاسەتا لە مێزی گفتوگۆکانە مەسەلە قەومی و نەتەوەیەکانمان دەدۆڕێنین ئەویش ئەوەیە چاومان بە یەک هەڵنایە میلەتێکین بەداخەوە هەمیشە حەسوودین بەرامبەر یەکتر بوغزاوین بەرامبەر یەکتر پشت لە یەک دەکەین لە ڕۆژانی تنگانەدا بەهانای یەکترەوە کەمتر دەچین مەبەستم لەسەر ئاستی سەرکردە سیاسیەکانە ئەینا میلەتەکەی خوارەوە بەو شێوەیە نییە خانی ئەحمەدی خانی شاعیری گەورەی کورد 300 ساڵ لەمەوبەر لە سەدەی 17 زاینیدا لە شعرێکی بادینیدا دەڵێ ڕابد ژمەژی جیهان پەناهەک پەیدا بێتن مەبا پادشاهەک شیری هونەرە مەبێتە دائنین قەدری قەڵەمە مەبێتن زانین ئەڵێ خۆزگە پاشایەک سەرکردەیەکمان بۆ هاتایە پیاوێکی ڕۆشنبیر و تێگەیشتوو بوویایە حەسوود نەبوویە بەرامبەر بە خەڵک ئەهلی هونەر و عیلم و فەنی خۆشبویستایە ڕێزی لە ئەهلی قەڵەم و خوێندەوار بگرتایە 300 ساڵ لەمەوبەر کابرا ئەو هاوارەی هەبووە کە بەداخەوە ئەو کاتە جوانە بووین وەکو ئێستاوانین مامۆستا علادینی سوجادی لە ساڵی 1959دا لە کتێبی شۆڕشەکانی کووردا لە لاپەڕەی 41 دەڵێ میری بابانیەکان لە نێو خۆیاندا بەردەبوونەیەک برا برای دەکوشت
مام برازای خۆی لەسەر دەسەڵات سەردەبڕی. دەسەڵاتی کوردی زۆربەی کات زۆربەی کوردستانی بەدەستەوە بووە، بەڵام یەکەم کەسێک کە بەرەو ڕووی خۆیان بۆتەوە برابراکەی خۆی کوشتووە. مام برازای خۆی سەربڕیوە بەس لەسەر دەسەڵات، بەس لەسەر دەسەڵات خۆ بێگانە نەبووە، ئەمە هەر لەناو خۆیدا پارچە پارچە بوون. دکتۆر ڕەفیق سابیل لە کتێبی بەرەو مێژوودا دەڵێ ماڵباتی میرەکانی بابان شوێنی تەراتێنی سوپای عوسمانی و قاجاری بوون. ئەمیان دەبوو بە پیاوی عوسمانیەکان، ئەویان لە ڕقا دەبوو بە جاشی قاجاریەکان. ئەو سوپای ئەوی دێنە یاسا کوردستان، ئەو لە ڕقا سوپای ئەوی دێنە یاسا کوردستان. ئەو ماڵی ئەوی وێران دەکرد، جاریەوە دوو برا بوون. ئەمیان دەبوو پیاوی ئەو وڵات، ئەویان دەبوو پیاوی ئەو وڵات. ئەو دەستی فڵان دوژمنی دەگرت، ئەو لە ڕقانە دەچوو دەستی فڵان دوژمنی دەگرت. خاڵ و خوارزە، خاڵ دژی خوشکەزاکەی دەبۆی بیفەوتێنێ، دەچوو دوژمنەکەی لەناو دەستی دەگرت و شوێنی بۆ دەکردەوە بۆی خوشکەزاکەی پێ لەناو بەرێ. بەداخەوە عنی ئەو پارچە پارچە بوونە ئێمە چەندین جار هەر مەیلی هەر لۆمەی دوژمن دەکەین، بەڵام سەیری خۆمان ناکەین. شۆڕشی شێخ سەعیدی پیران جگە لە فاکتەری دەرێکی بۆ کوژانەوەی سەیری دکتۆران نامەکەی بەشی عەرەبی دکتۆر عوسمان عەلی لە لاپەڕە 453 دەڵێ ئەو هۆکارەی کە شێخ سەعیدی پیرانی لە سێدارەدا و شۆڕشەکەی هەرس پێهێنا جگە لە فاکتەری دەرێکی بەشە هەرە زۆرەکەی خیانەتی قاسم بەجی جبرانلی بوو کە پیاوێکی کورد بوو. یعنی هەر کوردەکان بۆ خۆیان وایان کرد کە شوێنی شێخ سەعیدی پیران نیشانی دوژمنی تورک بدەن و لە سێدارەی بدەن. وەرە بۆ کوردستانی باشووری خۆمان. ڕەفیق حیلمی و دکتۆر جەمال نەبەس دەڵێن لە سەرەتای نۆڤەمبەری 1970ەوە شێخ مەحموودی حەفید بە فەرمانی ئینگلیز کرایە حکومداری کوردستان. ئەو حکومداریە لە 11/1970ەوە هەتا 21/5/1990 درێژەی هەبوو، یعنی 6 مانگ و 20 ڕۆژی خایاند. ئینگلیزەکان شێخ مەحموودیان بۆ ماوەی 6 مانگ و 20 ڕۆژ کرد بەدەسەڵات و فەرمانڕەوای کوردستان. بەڵام زۆربەی هەرە زۆری میلەت بەم دەسەڵاتە کوردیە خۆشحاڵ بوون. ئەوەی کە ناڕازی بۆ ئەو نووسەرە مێژوویانە دەڵێن بەگەکان، ئاغاکان، شێخە دیندارەکانی کورد بوون. تەنانەت خزمەکانی شێخ مەحموود هەندێکیان لەگەڵی نەبوون. ڕقیان لێ بوو، خواخوایان بوو ئەو دەوڵەتە کوردیە لە ناوچێ لەسەر چی؟ لەسەر دەسەڵات، لەسەر ململانی عەشایری، لەسەر کێشەی زەوی و زار. ئاخری ئەوە بوو کاریان لە ئینگلیز کرد و حکومەتەکەی شێخ مەحموودیش هەمووی 6 مانگ و 20 ڕۆژی خایاند هەڵوەشا. لە کۆتاییدا بەهۆی خیانەتی سەرکردەیەکی کوردەوە کە ناوی ناڵێم لەسەر ناکۆچی شەخسی لەگەڵ شێخی نەمردا ڕێگەی نهێنی و عاسەی لە دەربەندی بازیانەوە نیشانی ئینگلیزەکاندا و پێیوتن لەکوێدا خۆیان شاردۆتەوە لەکوێوە شەڕ دەکەن، هەر کوردێک پێیوتن. لە ئەنجاما 48 پیاوی کورد و 100 کوژران و 120 پیاوی کوردیش بریندار بوون. شێخ مەحموودی بۆ خۆی بریندار بوو. هەر ئەو کابرا کووردا شێخ مەحموودی بە ئینگلیزەکان ناساند ئەوە فڵان کەسە و بەدیری بردیان بۆ بەغاڵێشەوە بۆ هیندستان. کەواتە ئێمە زۆربەی هەر زۆری مێژوومان هەتا ئێستاش پڕیەتی لە یەک پچڕان هەمووشی ئەنجامەکەی ئەوە بووە کە بوغزمان هەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەکانی چەند گەوهەربارن، یەک دێر هەموو ناکۆچیەکانمان پێ دەڵێ و چارەسەرەکانیشمان پێ دەڵێ فەرمووی لا تەباغەزوو، قین لە دڵ مەبن بەرامبەر یەک، کە ڕقل لە یەکێک بوو وەلا تەحاسەد و حەسوودیشی پێ دەبەی، کە حەسوودی حەسوود بووی بەرامبەری پشتیشی تێ دەکەی کە پشتان لە یەک کرد پارچە پارچەش دەبن. هەمووی سەرنجامەکەی پارچە پارچە بوونەکەمان بۆ ئەوە دەگەڕێتەوە. خاڵی چوارەم بەڕێزان یان کۆمان دەکاتەوە یان لە یەک دەمانکاتە دوژمن و پارچە پارچەمان دەکا، بریتیە لە ژن و ژنخوازی. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وصهرا وكان ربك قديرا. لسورة الفرقان آياتي 54 دەفەرمێ الله سبحانه وتعالى خوای ئێوە یەکێک لە نیشانەکانی دەسەڵاتی کە نیشانتانی دەدا بریتیە لەوەی لە بەشێک لە مەنی پیاو کە 300 ملیۆن سپێرم خۆی داوێ بۆ ئەوەی بگاتێ یەک هێلکۆکەی ئافرەت دەیپیتێنێ، دوای ئەوە بە دیواری ڕەحما خۆی هەڵدەواسێ وەکان ڕەبوکە قەدیرا، بەس ئەڵڵا ئەمەی پێدەکرێ. ئێستا کە مناڵی بلووری دەکرێ بزانێ بە چ زەحمەتێک ئەم مناڵە حەتا وەکو دروست دەکرێ کە مەنیەکە ئامادەیە، هێلکەکە ئامادەیە،
دەی بزانە بەبێ هیچ دکتۆرێک چۆن ئەم مەنیە هێلکەکە دەپیتێنێ بە دیواری ڕەحما خۆی هەڵدەواسێ یەک دڵۆپ خوێنی بچکۆلەیە دوای وەکو کرمێکی لێ دێ دوای دەبێتە پارچە گۆشتێک دوای دەبێتە ئێسکەپەی کرد دوای گۆشت دوای دەپۆشێ چاو لە شوێنی خۆی گوێ لە شوێنی خۆی دان لە شوێنی خۆی هەموو ئەندامەکان بە سەویان ڕێک و پێکدا بەشکراون بەڕاستی بەڵگەیە لە سەدەسەڵاتی خوا دەفەرمێ دەتانکەین بە دوو بەشەوە بەشێک نەسەبەن و سیهرا هەندێکی نێرینە و هەندێکی مێینە سبحان الله ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت سەیەکە ڕێژەی نێرین و مێینە دایمە وەکو یەکە ئەو ماڵە 5 کوڕی هەیە ئەو ماڵە 5 کچی هەیە ئەو 3 کوڕی هەیە و 3 کچی هەیە ماڵشکە بەلەمبەران بە هەمان شێوە ئەم ڕێژەیە لەسەر گەرزەویدا خۆی پەروەردگار ئاوا خۆی ڕایگرتووە نەسەبەن یعنی ئێوە لە باوکتانەوە چی دەکەن یەتەعارەفون و یەتەواصلون تۆ دەزانی کوڕی فڵان کەسی فڵان کەسیش کوڕی فڵان کەسە ئەوە ئامۆزاتە ئەوە بن ئامۆزاتە نەسەبی یەکتر دەناسن یەکتر دەناسن و یەکتر دەدۆزنەوە و هاوکاری یەکتر دەبن وەسیهرا لە ڕێی ژن و ژینخوازیەوە بالمساهرەتی تەکون المەحەبەت والمەوەدە لە ڕێی ژن و ژنخوازیەوە خۆشەویستی لە بنێوانتاندا دروست دەبێت واجتماع الغەریب بالقەریب کابرایەک نەدی و نەناسیوە لە عەشرەتێکی ترە هەر قەد ماڵی نەبینیوە کچەکەی خۆتی دەدەی تێ ئەبێتە خزمێکی خۆشەویستی پشت و پەنا زۆر لە ئامۆزاکەی خۆت بۆت باشتر خۆشەویستتر ئەگە بە تەبایی بێ ئەگەر لەسەر دڵی کوڕ و کچەکان بێ بۆیە ئەم ئاەتە پێمان دەڵێ ژن و ژنخوازی هەوڵ بدەن بەڕێزان لە بینی خزمەتی بەرنە دەرەوە ئێمە ئەهلی مزگەوتین من قسەکەم بۆ جەنابتانە بۆ خۆمانمە بۆ هەمومان بۆ ئەهلی ئەم مزگەوت و جمعە و جەماعەتەوە ئەوانەی گوێیان لە دەنگمانە و ڕەنگمان دەبینن بەڕێزان هێستا خەڵکێک عەقڵی وایە کچەکەی خۆی دەبێ هەر بداتە ئامۆزاکەی خۆی هەر بیداتە برازاکەی خۆی هەر بیداتە خوشکەزاکەی خۆی قورئان دەفەرمێ ئەوە هەر کەسی خۆتە وەرە سیهرا لەگەڵ بێگانەدا تێکەڵاو بە وەرە خزمی تازە بدۆزەوە نزیکیکەوە لە خۆت خۆشەویستی زیاد دەکا بۆی با کچەکەت ئەگەر دەیەوێ بشوو بە کوڕێک بکات لە عەشرەتی خۆت نییە لە حیزبی خۆت نییە لە بنەماڵی خۆت نییە لە شاری خۆت نییە قەیچەکە ڕێگەی لێ مەگرە مادام ڕێک و پێکە دیندارە کاسبە خوێندەوارە بە ئەخلاقە بە ڕەوشدا بۆ کوڕەکەشت بە هەمان شێوە لێی گەڕێ بە ئازاری هەڵبژاردننی ئافرەتێکی بەدڵی خۆی هەبێ با لەگەڵ بێگانەیەکە تێکەڵاو بی قورئان دەفەرمێ وەسیهرا لە ڕێی ژن و ژنخوازیەوە ئێوە بەیەکەوە کۆ دەبنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕۆژێک سوپای ئیسلام بەرەو میسر بەڕێ دەکەوێت بە عەمری کوڕی عاسی فەرموو ئەگەر چوونە وڵاتی میسر ئاگاتان لێبێ خزمەکانم لەوێن زۆر ئاگاتان لیان بێ و ڕێزی تایبەتیان لێ بگرن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە لەدایک بووە لە مەدینە وفاتی کردووە ئایا خزمەکانی چێن لە میسر ئەی پێغەمبەری خوا تۆ خزمت لە میسر هەیە فەرمووی بەڵێ بنەماڵەکەم لەوێ هەیە توخوا ئاگاتان لە خزمەکانم بێ وتیان چێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە سەریان سوڕما فەرمووی ئەی نازانن هاجرە خاتوونی داشی حەزەتی ئیسماعیل کاتی خۆی خەڵکی میسر بووە کە پاشاکە لە ترسیەوەی دەستەکانی وشک و وتاری جەژن بۆم باسکردن هەدیەی سارا خاتوونی کرد و ئەویش دای بە حەزەتی ئیبراهیم بوو بە خێزانی چونکە هاجرە خەڵکی میسرە و دایکی ئیسماعیلە و منیش لە چەندین پشتەوە دەگەمەوە بە ئیسماعیل کەواتە خەڵکی میسر هەمووی خزم من سەیری کە ئەم ها لەوێەوە بنە ماڵەکە پێغەمبەری قوڕەیشی عەرەبی خەڵکی مەککە بەهۆی ژنێکەوە کە چەندین پشت ساڵەوە بەر هاجرە خەڵکی میسر بووە ئەوانە بە خزمی خۆی دەزانێت لە یەکمان نزیک دەکاتەوە هەر ئەم ژن و ژنخوازیەش پەنا بەخوا ئەگە بە ڕێک و پێچی نەکرێ ئەگە بە نەزانی بکرێ ئەگە کوڕکچەکان ژیر نەبن چەند بنە ماڵە لە یەک دەبێ بە دوژمن نەمان بیستۆ لە کوردستانە بەداخەوە زاوا خەزوری کوشتووە خەزور زاوای کوشتووە ئەو خەسووی کوشتووە ئەو ژنەکەی کوشتووە ئەمانە بە نەزانی بنیادراون دەبێت زۆر وریابی لە ژن و ژنخوازیدا یان کۆمان دەکاتەوە دەمانکا بە خۆشەویستی یەک و دەمانکا بە یەک پارچە بە خزمی نوێی خۆشەویست یان بەداخەوە لە یەکماندا دەبڕێ ئەگە مەحەبەتێکی پێشتریش هەبوو بێ هەمووی هەڵدەوەشێنێ بۆیە ئەم چوار خاڵەمان ئاگا لێ بێ ئاین ماڵی دنیا سیاست جنس هاوسەرگیری و خزمەتی ژن و ژنخوازی ئەمانە دەبێت ئەگەر ژیرانە و تێگەیشتوانە و دینداری ڕاستەقینە تەعاملیان لەگەڵا بکەین کۆمان دەکاتەوە یان پەنا بەخوا لە یەکماندا دەبڕێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە هەمیشە بە یەکەوە کۆمان کەیەوە لەسەر خێر یا ڕەبی خوایە کۆمان کەیتەوە لەسەر خێر بمان پارێزی لەو هۆکارانەی کە لە یەکماندا دەبڕێ یا ڕەبی خوایە بە جوانی لە دینەکەی خۆت حاڵیمان کەی یا ڕەبی خوایە بە جوانی لە دینە ئیسلامە حەقەکەی خۆت حاڵیمان کەی
لەناو یەکە تەباو برامانکەی خۆشەویستمانکەی لەبەر چاوی یەکتر ناشرین نەبین یا ئەرحەم الراحمین یا ئەڵڵا یا شافی شیفا هەر بەدەستی خۆتە شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا ئەو کەسانی دڵبەخەمن دڵ ناڕەحەتن نەخۆشی دەرونیان توش بووە ترسیان بۆ هاتووە یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بەخێریان بۆ بنێری خوای گەورە لێت دەپاڕێنەوە هەر کەسێ دڵبەخەمە دڵخۆشیکەی هەر کەسێ لێ قەوماوە بێ بە هاواریەوە مناڵەکانمان ساڵحکەی ئەو بەڕێزانەی کە مناڵیان نیە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەی و ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی یا ڕەبی خوای ماڵ مناڵمان ساڵحکەی خێزانەکانمان بەختەوەرکەی لەناو یەکترا خۆشەویستمانکەی عاقبەتمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون